جاری وای تۆ خێزانەکان سەرەکەی دایک و باوکەکە ئیسلامشن بەڵام مناڵەکەی کە ژنە یاخو کچەکەی شوەکە بانگ دەکا بۆ حەفلە لەو کاتەیە کە ئینسانە چێ بۆ حەفلە هەر دانیشێکیش نەکا بەڵام سەرەکەی حەفلەکە ڕێژ بەڵەکە یعنی هەموو ئەنواع خەڵکی تایە تۆ لەو کاتەیە گوناحبار دەبی پرسی دوانە یاخو چۆن گوناحبار نابی؟ نوری چاوم حەفلە بکا بێشەرعی بکا ناچم اینجا لەسەر ئەوە وازم لێ هێنێ لەسەر ئەوە لێم تووڕا بێ قسەم لەگەڵا ناکا بانەی کات کێ زەرەرەکات ئەسڵەن من لەسەر ئەوە پاداش وەرەگرم کە ئەو قسەم لەسەر لەگەڵا دابڕێت من لەبەر خاتری خوا نەچوومە من لەبەر ئەوەی قیامەتم ڕەش نەبێ نەچوومە ئەویش لەبەر حەز و ئارەزووی خۆی لەبەر ئەوەی دعوەتەکەی ئەوم قبول نەکردووە یان گوناهەکەی ئەوم قبول نەکردووە و زیاتر حەفلەکەی ئەوم قەرەباڵغ نەکردووە قسەم لەگەڵا ناکە بانەیکا قەت بانەیکا تۆ گوناحبار نابی خوشکەکەم ئەوە گوناحبارە بی کە بچی بەدەم داوەکەیەوە